کاک شاخەوان بەخێر بێ خۆشحاڵین طبعا زۆر پێ خۆشحاڵم کە ئامادەی لەو بەرنامە ئێمە بەس جێی سینەماکارەکان و دەرهێنەرەکان و ئەکتەرەکان نییە جێی ئەو کەسانەشە کە ڕاستەوخۆ بەرپرسن و بەرپرسی ئیداری ئەو پرۆژە سینەمایی و ئەو کارە سینەماییانن کە ئەکرێن. دووبارە بەخێر بێ خۆشحاڵ بن. زۆر سپاس دەست خۆش بیت دەستخۆشی دەکەم بۆ بەرنامەیە و بەجددی بابەتی سینەما زۆر زۆر هەڵدەگریت زرورە و بەرنامانە شەبیر بتوانین تێدا قسە بکەین تێدا ڕاوسەرنج و تێبینەکانی خۆمان بگەینین. خۆشحاڵ دەستخۆشە لێ دەکەم. زۆر سپاس بۆ تۆ. ئەمێ بۆ دەست پێ بکەم بزانم ڕای جەنابەت چییە لەسەر ئەم دۆخەی ئێستای سینەما چۆن یەبینی ئایندەی سینەمای خۆمان چۆن نەبینی؟ وەڵا هەر هەنگاوێک بڕۆیە پێش ئەکیت بەربەرز دێتە پێشت ئەگەر تۆ لە شوێن خۆت بوەستی و هیچ حرەکەیەک نەکەی و هیچ شتێک نایەتە پێش. هونەری سینەماژێک لە هونەرە گەورانەیە کە هونەرێکی عەسریشە تەمەنشی زۆر گەورە نییە لە چاو هونەرەکانی تر هەر بۆشە نازناوی هونەری حوتەمی وەرگرتیە. لە وڵاتی ئێمە و لە کوردستان تەمەنەکەی تقریباً هەر 25 ساڵێک دەبیت بە هەموو هەنگاو و جموجۆڵەکانیەوە ئەوانەی پێشتر کە هەبوونە مەحاولات بوونە بەڵام بە فەرمیەکەی لە 2000ەوە دەستگا و مؤسسەی ڕسمی هەبووە لەلایەن حکوومەتەوە بۆ کاروباری سینەما. لەو ئەوەندە ساڵەیە هەنگاوی زۆر باش چۆتە پێش لەگەڵ ئەوەش ئاستەنجی زۆر هاتوتە پێش بەڵام ئەوە نەبوو تە هۆکاری وەستان دەکەی. بەڵام بەو ئاخیرەیە ئەو قەیران و ئەو قەیرانە سیاسیە و ئەو بارودۆخانە هەموارەی کە باشیوەکی گشتی لە هەموو سێکتەرەکاندا ڕوویداوە دیارە سینەماش بەدەر نەبوو لەو بابەتەیە تا حەدەک وەستانی پێوە دیار بووە بەڵام مانای ئەوە نیە 100% وەستا بیت چکە ئێستاش مەحاولات هەیە و بە پێ قۆناغیشانی سا ئەو چەند ساڵەیە گرنگیمان بۆدا بابەتەکان بڵاوکەینەوە ئەوەش هەنگاوێکی گەورەیە نەڕاست ناوەستین لە شوێنی خۆمان. ئەوە دوای دێمە سەر ئەوەی باسی ئەوەکەینەوە ئەو هەفتەی چوارشەممانتان هەیە بۆ پیشاندانی فیلمەکان ئەمە ئەبایە کە زۆر لە مێژە بکرایە بەڵام ئێستا ژار درەنگ نییە خەڵکیش پێویستی بۆیە بەرهەمی خۆماڵی ببینێ شتی ئەو ئیشانەی کە کراوە چ بە شۆرت فیلمەوە چ فیلمە درێژەکان پێویستە بۆ خەڵکی و تۆ دوای ئەوە تۆ خەڵک ئامادە ئەەکەی یعنی بینەر ئامادە ئەەکەی بۆ بەرهەمی نوێتر کە دروستیەکەی ئەمە یەکێکە لە خاڵات باشەکانی ڕۆژێش. حەزەکەم بزانم وەکو لە سەردەمی تۆ ئەوە چەند ساڵە؟ 10 ساڵ بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر 10 ساڵ. 10 ساڵ وەزان تۆزە بێ شانس بووی لە وەختێکی خراپە زۆر زۆریش. چی هەوڵەکانتان چی بوون ئەو 10 ساڵە بۆ سینەما چی کرا لێرە؟ لەو 10 ساڵە من توانم ئیشرافی 2 فیلمی بڵندی سینەمایی بکەم سەرپەرشتێکی تاویان بکەم و فیلمەکان بهێنمە بەرهەم و بەسەرکەوتوانە بیخەینە نێو فستیڤالات و بەرچاوی بینەر. ئەو فیلمانە یەکیان سیمای خۆ لە مێژ بوو شاخەوان ئەدریس دەرهێنانی بۆی کردبوو یەکیان کچی کافرۆش تەنیا کەریم دەرهێنانی بۆ کردبوو. ئەمە توانیم ئەو سەپۆرتی ئەو 2 فیلمە بڵندەیە بکەم و خۆشبەختانە هەردوو فیلمیش چونە ناو خەڵکەوە و خەڵاتیانیش هەیە یەکیان بۆ بینەر بوو یەکیانیش بۆ فستیڤالات بوو هەردووچیان سەرکەوتو بوون تا حەدێکی باش و سەپۆرتی زۆر کورتە فیلمم کردووە ڕەنگە ئێستا نەتوانم لێرانە بیلێمیان عادەتەکەم پێ نەبیت بەڵام ئەوەی کە گرنگی ئەو 10 ساڵەی من کردومە لایەنێکی معنەوی هونەرمەندان چ بە نووسراوە بێ چی بە تەلەفۆن بێ چی بە قسەکردن لەگەڵ دەستگا ڕسمیەکان بێ سەپۆرتی هەموو فیلمانم کردووە کە لە قۆناغی قەیران هاتوون بودجە نەبووە ئیمکانات نەبووە کەسانێک توانویانە بودجەیەکی زۆر کەم لە شوێنێک وەرگرن بەڵام پێویستیان بە دەعمی لۆجستی هەبووە ئەوە من 100% دەعمیانم کردووە بە لۆجستی توانی و مەسیاریان بۆ دابین بکەم شوێنیان بۆ دابین بکەم. ئەو من شایەتیوت بۆ دەم یعنی زۆر هاوکاری چ بۆ ئیشەکانی خۆم کە ئەیکەم چ ئیشی ئەو برادرانەی ترکە لە دەرەوە ینی دایمە ئیش تۆ تا پێت بکرێ ئاسانیەکەی بەڕاستیش ئیشی بەڕێوەبەری لیدەر کەسێک کە لیدەر وێ ئەوەیە ئیش بۆ خەڵک ئاسانکە تۆ خۆشبەختانە ئەوە تێدایە و کاک بڵێن من نەک هەر بۆ هەولێر
بۆ خەڵکی سلێمانیش کردومە بۆ خەڵکی دووهۆشیش کردومە بۆ کوردانی تاراو گەشت کە هاتوونەتەوە کوردستان ئیشێکیان هەبووە دەستیانم گرتەوە لەگەڵیانمە خۆم بە خاوەن ئیشەکە زانیوە ئەوە بۆ من شەرەفێکی گەورەیە و وەکو جەناب تازە مەژەت پێ کرد هەمویان کە دێنەوە لام فیلمەکەیان دروست کردووە پرۆژەکەیان بەجێگەیاندووە ئەنی سوپاسم دەکەن ئەو سوپاسە بۆ من هەموو شتێکە زۆر پێ دڵخۆشم وڵای هەزار ئێستش بەردەوامە ئەو ڕۆکەش هاوکاری پرۆژەیەکم کردووە ماندوو نەبی وەڵا شتێکی باشەکەی باسی ئەو شارەکانی تریشت کرد وستم زانم نێوانتان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تر چۆن نییە وەڵا پەیوەندیمان زۆر باشە هەمیشە هەماهەنگین لەگەڵ یەکدی هەر ئیشێک کارێک شتێک هەبێت ئێمە ڕاستەخۆ پەیوەندیمان هەیە لەگەڵ دوهۆک کە فیستیڤالێکی سەرکەوتویان هەیە هەموو ساڵێک دەتوانم بڵێن ئێمە خۆمان بەخەوان فیستیڤالەکەیان دەزانین لە تەنیشتیان دەوەستین هەرچی داواکاریەکمان هەبوو بێت یا ئەوان داواکاریەکیان لە ئێمە هەبوو بێت بە خۆشحالیوە جێبەجێمان کردبووە لەگەڵ بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانیش بە هەمان شێوە پەیوەندیمان هەیە لەو قۆناغی ئێستادا مەجموعە فیلمێکی وانمان هێناوە لە پرۆژێکی خۆمان لە هەولێر نمایشکەین ئەوە دەلالەدەوەیە کە ئێمە دەتوانین بێکەوە ژیان بکەین لە کۆتایش سینەما دەبێت دەستە جەمعی بیت ینی ناکرێمە خۆمان لەوان جاکەنەوە خۆیان لێمە جاکەنەوە هەمومان بە یەک تیم بە یەک گروپ جوانین ڕاستە دەستەکانە خۆش بێ چ چالاکیەکەی کە مشتەرەک بێ گەورە بێ قەرار بێ پێکەوە بیکەن یاخود کردبێت تام پێشتر لەگەڵ شارەکانی تر وڵا مەرج نییە بەکو بەڕێوەبەرایەتی لەگەیەک هاوکار بین چونکە دوو دەستگای ڕسمینەوە هەردووکمان یەک پێیانمان بەڵام دەبینی پرۆژە هەیە داوامان لە دائیرەی سلێمانی کردو گوتمانەکە کە فلان کەس چی دەکات چی ناکات ئێمە دەمانێت بۆ فیلمش خۆمان سوودی لێ ببینین بە خۆشحالی و خەڵکانیان بۆ پێشنیار کردن گوتیان فلان کەس دەتوانن دەوری تێدا ببینن بۆ ئێوە باشە بۆ پرۆژەکەتان یا ئەوان هاتوونە هەولێر لای ئێمە دانیشتون گوتیان وڵاهی پێمان خۆشە ناو دەستگایەکە ئەنگۆوە چەند میتینگێک لە چەند کەسانێک بکەین بۆمان دەست نیشانکەن زۆر جاو حاڵەتانە ڕوویدایە لەگەڵ دووهۆکان هەمان شت بوونێتە پردێک توانیمانە ئەو ئەرکە قورسانە بۆیان سوک بکەین یا ئەوان بۆ ئێمەی سوک بکەن ئەو هەمانجانەمان هەموو هەبووە ڕاستە لەناو بینی دهۆک و سلێمانیە هەولێر بۆ بەتەنیا فستیڤاڵی نییە ئێستا بۆ فستیڤاڵی هەولێر وەستا ئەم با بڵێ لە ڕابردوو فستیڤالمان زۆر کردووە و بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر ئەوەی کە لە زمانی بەڕێوەبەرایەتیە وەکو دایک ناوزەند دەکرێت لە سینەما لە هەولێر سەری هەلدا هەنگاوەکەی ڕۆیشت بۆ سلەیمانی اینجا دوای چوو بۆ دهۆک و ئێستش لە کفری و گەرمیان محاوڵەتی باشیان هەیە بەڵام وەستانەکەی لەم کابینەیە جەنابی وەزیر بڕیارێکی دەرکرد فستیڤالەکانی تەوزیع کرد بەسەر شارەکاندا هەر فستیڤالێک و تایبەتمەندی بۆ شارێکدانا ئەجینا ئێمە 8 خولی فستیڤالمان کردووە لە ڕابردوو ئاخر فستیڤال کردمان 2007 بوو فستیڤالی کوردستان بەڵام ئێستا تەوزیع کرایە فستیڤالی سینەمایی تایبەت کراوە بە شاری دهۆک فستیڤالی شانۆی نێودەوڵەتی تایبەت کراوە بە هەولێر ئەگەر چی تر شارەکانی تریش میوزیک بۆ سلێمانی دانراوە فستیڤالی ئەوە حکومەت نایکە کەرتی تایبەت شتێکی ترە چوارچەوەی حکومەت قسە دەکەم وەکو وەزارەتی ڕۆشنبیری سەپۆرتی بەڕێوەبەرایەتی سینەماشی هەیە خۆ ساڵانە یارمەتیان دەدەن بەس ڕاجیرایە سۆ فستیڤاڵی سلێمانی چەند ساڵەکە نەکرایە لە پاش ئەو بڕیار دەرچوو فستیڤالەکە نەکرایە جاران هەمومان سەپۆرتی فستیڤالمان دەکرد و ڕاستەخۆ بودجەی فستیڤالمان وەردەگرت فستیڤالمان ئەنجام دەدا بەڵام لەو کاتۆ فستیڤال نەکراوە پێت باشە ئەمە شتێکی باشە من لە لای خۆم باشە کە ئەو دابەشکاریە هەیە بۆ دهۆکیش بەڕاستی فستیڤاڵێکی تابڵی سەرکەوتووە و زۆر خۆیان بۆ ماندووە کاک بڵند ڕاستی فستیڤالی دهۆک مە ناچین سەر کوالێتی و جۆری فستیڤالەکە و باش و خراپەکەی ئەکیت فستیڤالێکی باشە بەڵام بە قەناعەتی من بەس بەخوا کوالەتیشی باش ئەکیت نابێ فستیڤال لە یەک شاردا قەتیز بکرێت ڕاست با لە هەولێر شانۆ بکرێت سینەما بکرێت شێوەکاریە دنیایەکان کە هونەرە میلیەکانە با هەموو جۆرە چالاکی شتدا بکرێت بۆ ئیلا دەبێت لە دهۆک فستیڤالی سینەما هەبێت بۆ ئیلا دەبێت فستیڤالی نێودەوڵەتی شانۆ بەستەریان لە هەولێر هەبێت ئەی شانۆکارەکانی سلێمانی ئەی شانۆکارەکانی تقریبا حتا حدێکی وا قەتیز کراوە ئەی چیە هۆکارەکە یعنی ئێمە دائما لە بیرمان لە چەند بەرنامەی پێشتریش باسم کردو یەک دوجار زۆر گرنگەکە
ئەو دەستە جەمعی لە سینەما پێویستە کە تۆ باست کرد هەبێ هەموو پێکەوە فستیڤالێک هەبێ مەسەلەن ئەوەی دۆک بەس کە ئەو بەو دەستە جەمعی ئەو فستیڤالە دروست دەکرێت چۆن ئەکرێ قەتیسکرێ خۆ یەکشت کاک بڵێن بەوازحی بیلین کە فستیڤال لە یەک شار دەکرێت و لەسەر ئاستی حکوومەتە بەڵێ و سێ دائیرەی سینەما هەیە دائیرەی سینەمای دهۆک هەولێر سلێمانی دەبوایە لەگەڵ ئەو بڕیارەیە کە فستیڤالی سینەما لە دهۆک دەکرێت بیان گوت بە دائیرەی هەولێر دائیرەی سلێمانی ئەندامی بالا دەبن لیژنەی بالا دەبن بەڕێبەری فستیڤال دەبن بەڕێوەبەری بەشێکی فستیڤالەکە دەبن چونکە هی حکوومەتە ئەوە زۆر شتێکی جوان دەبوو دەستە جەمعێکی زۆر گەورە بۆ فستیڤالی شانۆ بە هەمان شێوە دائیرەی شانۆی دهۆک دائیرەی شانۆی سلێمانی لە هەولێر لەگەڵ ئەو تیمە بەیان نەک ئەو تیمەیە بە خۆیان دەیکەن ئێمەش لێرەوە دەڵین فستیڤالی خۆمان بەی خۆمان زێن بەڵام کە دەچین لەوێ هیچ لە زاویەکی فستیڤالەکەدا ڕۆڵت نییە تەنیا وەکو میوانێک ئەوە یعنی وا دەکات دەبێت لە هەموو شارەکان فستیڤال بکرێت ئەوە لە دەست چێ وڵاو بڕیارێک دەرچووە لە وەزارەتەوە بڕیاری وەزارەتە ئەو بڕیار ساڵانە دەرەچێت یان یەک جار دەرچووە تر نازانم کەی ئەپدێت دەکرێتەوە هیچ هەوڵتانداوە بیگۆڕنەوە وەڵای ما داوامان کردووە باسمان کردووە لە زۆر جێگا تر دەمێنێتەوە سەر وەزارەت ئاستی بالا بڕیار لای خۆیانە ڕاستە زۆر باسەکرێ کە ئەرزانین یعنی ئەو دەنگی داواتەوە شتە زۆر باسەکرێ کە تۆزێ لە بینی بەڕێوەبەرایەتیەکانە هین هەیە ڕکابەریەک هەیە جا ئەو ڕکابەریە مەرج نییە ڕکابەریەکی دروست بێ و خۆ ئەگەر ڕکابەریەکی دروست بێ لەسەر کاروباری هونەری و ئیشی سینەمایی بێ ئەوە زۆر جێی دڵخۆشیە ئەتوانین هەمومان خۆمان بکەینە بەشێک لەوە ڕکابەریە بەڵام هەندێک جار نە شتەکە ئەچێتە بابی شەخسیەوە یعنی تەنانەت باسی فستیڤاڵی دهۆک ناکەم بەڵام زۆر جار بۆ ڕوویداوە میوان هەبوو کە زۆر شایستەش بووە سەر بە بەڕێوەبەرایەتیەکی تر بۆ لە شوێنێکی تر داوەتیان نەکردووە پانجیان نەکردووە یان بە بەڕێوەبەرایەتیەکەی تریان ئاگدار نەکردێتەوە لە هەندێک چالاکی کە پێویست بوو تیای بێ کە پێویست بوو بەڕێوەبەرایەتی هەولێری تیابێ مەسەلەن چەند چالاکی ئاوا کراوە ئەمە هەر بەڕاستی و ڕکابەریە هەیە تۆ وەڵی ئەمە لای خۆمەوە ئەمە لای کەسیان ڕکابەتیمان نییە هەر هەستمانش بۆ نەکردووە نەچونێتە ناوە ئەگەر لە دەرەوە خەڵکەشتە لەگە ئێمە هەیوی یان بیوێتی بیکە ئەوە نازانم بەس بەنسبەت ئێمەوە هەم لە ئاستی پەیوەندی سەباسی فستیڤالی دهۆکمان کرد ئەم هەموو ساڵێکە پەیوەندیم پێوە دەکەن پەیوەندیم پێوە دەکەن هەم لە ڕووی میوان میوانداریەوە کە چەند کەسەچیان بۆ دەستنیشانکەم زایدم خۆیان بەرپرسی پەیوەندی هەولێریان هەیە میواندارەکانی خۆشی دەکات بەڵام هەم کات لەگەڵیان بووە هەموو کات مەسئولیەتتان نییە بەرپرسیارەتیمان لەوێ نییە نەخێر خۆیان تیمەکەن بەڕێوەی دەبن زۆر باشە بە تەمان هەوڵدەن جارێکی تر فستیڤاڵ بێنەوە هەولێر یاخود مەسەلەن بە قەیچێکە هەر ساڵە لە شارێ بێ ساڵێک لە دۆک ساڵێک لە هەولێر ساڵێک لە سلێمان ئەوەش شتێکی باشە ئەوەش زۆر باشە بەڵام ئەوەش ناکرێ بۆ ناکرێ نایکەن دهۆک نایدات فستیڤاڵی خۆم دروستم کردو لە شاری خۆم دامناوە و ئەتر حکومەتی خۆجێی فستیڤالەکە ئەنی پارێزگاری هەولێر دهۆک سەپۆرتی دەکات قبول ناکەم بێتە شوێنشتر هەر خۆشی فستیڤال عادەتەن بە شوێنێک ناو دەردەکات ناکرێت فستیڤالەکە بسۆڕێ بە هەموو شوێنەکاندا فستیڤال بەیەک لوکیشنی خۆی دەناسێنیت ئیدی هەر ئەو شوێنە دەمێنێتەوە زێ من لۆکیشنەکەمان بچووکە خۆ ناکرێ لە هەر سێ شار وڵای خۆی دروست ئەوەیە شارەکە کورتیەکەی فستیڤال هەی باشە خراپ نییە بەڵام دەتوانین نەوعەتی فستیڤالەکان بگۆڕی لە هەولێر نێودەوڵەتی نەبیت ڕاست بە فستیڤالێک بی تایبەتی بە جینۆسای فستیڤالێک بی بە گرنگ جموجۆ لە هەموو شارەکە بی خراپ نییە جموجۆلی هونەری هیچ کات خراپ نییە ڕاست چکە ئەکرد و فستیڤالت کرد ئەکی دیارە پرۆژە دروست دەبی خەڵک دەجوولێت گەنجەکان زیاتر هەوڵ دەدەن فلم دروستکەن بۆی بینە فستیڤال خۆیان ببینەوە خەڵات وەربگرن زیاتر تەرجیع بن بەڵام لە یەک فستیڤالی گەورەی نێودەوڵەتی زۆربیان بێبەش دەبن فیلمەکانی ناستە ناو فستیڤالەکان چکە لیژنەی توندیان داناوە لیژنەی باڵایان داناوە خەڵکی بیانیان داناوە بڵێونە لێ فیلمی ئەمەش لە ساو ئاستی فیلمانی دنیا هێشتان ئەوەمان ماوە چکە هەم لە ڕووی تەکنیک و هەم لە ڕووی سیناریۆوە لە ڕووی کۆمەڵێک شتەوە ئەوان دەبنە کێشە گەڵە فستیڤال زۆر بوو دەرفەت زیاتر دەبی لە وڵاتێکی وەکو مەغرب بڕۆ دێها فستیڤالی سینەما هەیە لە شارێک سێ فستیڤال دەڕا پێکەوە طبیعی زۆر تەبیعیە لە میسر کە
سینەمایەکی کۆنیان هەیە بڕۆ لەوێش فستیڤال دەکرێت 2 فستیڤال 3 فستیڤال 4 فستیڤال دەڕوات ئاساییانی هەر شارێک ئاساییە فستیڤالی خۆی هەبیت ئەم چەند ساڵەی ڕابردوو لە دەرێش زۆر لە تاراوگە زۆر فستیڤاڵی کوردی دروست کرا دیداری زۆر دەکرێت ئێستا دیدار ئەکرێ فستیڤاڵ ئەکرێ ئەوانت بێت چۆنە مقارنەتەن بەوانەی ئێرە زۆر باشنە و دیدارانە هەتا دیدار هەبێت هەتا فستیڤال هەبیت زۆر باشن گرنگیدانە بە فیلمی کوردی سەوە لە وازم لە بەریتانیا 2 فستیڤال هەیە لە ئەلمانیا لە ڕابردوو 2 فستیڤالێکیان لیژنەی داوەری بووم لە سوید لەوێش هەر هەبوو ئا فستیڤال لە کەنەداش ئەلانیان کردو لە رووسیاش لە مانجی دێ11 خۆشە ئەوانە هەمی هەنگاوی باشن گرنگیدانە بە فیلمی کوردی بە سینەمای کوردی بە ئەکتەر و دەرهێنەری کورد شتێکی زۆر باشە ڕاستە بەس تا چەند پێ دوایە هاوکاری لێرەوە هاوکاری ئەو فیلم سازانە ئەکرێت کە فیلمیان بەشدارە لەو فستیڤاڵانە بۆ ئەوی بچن ئەوێ ببینن مەسەلەن خەڵکی نوێ بناسن لە فستیڤاڵەکان لە ڕابردوو زۆر هاوکاری کرانە زۆر جار وەفد دووشان بوونە هونەرمەندانەی کە فیلمیان لە فستیڤالی دنیا هەبووە لە دەرەوە هەبووە هەتا وڵاتانی عەرەبی یان وڵاتانی ئەوروپی بیت دعم کرانە سەپۆرت کرانە لایەنی مادی و معنەوی بەڵام لەو قۆناغی ئەم دوایانە کە بەرهەم کەم بووە سەپۆرتی مادی نەبووە ئەو زۆر دامەیەش کەم کراوەتەوە بە دەگمەنە کە هیوادارم ئەوە نەبیت هیوادارم هەمیشە هونەرمەند ناکرێت دەستگیر نەبێت دەستی بگیرە دائیمەن هاوکاری بکرێت هونەرمەند پێویستی داهاتێکی ئەو توی بەدەستەوە نییە ئەگەر حکوومەتەکەی ئەگەر کەسێک دەستی نەگریت چکە هونەرمەند بەجددی لە هەموو لایەکی قەدری لێ دەکرێت ڕاست بۆ باسی هەر شتێکەکەی نەڵین لە ڕابردوو باش بووە ئەی بۆ ئێستا باش نین ئەو شتانی کە لە ڕابردوو باش وەڵاوە ئێستا دیارانی دەبینی ئەولەویەتی ژیان لایەن حکوومەت بودجەیە کە بودجەش هەبوو کات هەموو شتەکان دەکرێتەوە ئێستا بودجە نییە ئەوە هۆکارەکەیە فەنی سینەماش بە تایبەتی ڕاستەخۆ پێویستی بە بودجە هەیە بەبێ بودجە قەتعیەن ئیشی سینەما ناکرێت چکە ئیشێکی دەستە جەمعیە یەک و دوان نییە دابنیشن هەتا میوزیکێک بیت تەعلیف بکا بۆ خۆی خەریک بیت بە تەنیا یان بە 2 کەس 3 کەس یان هونەرمەندێکی شێوەکار بی دابنیشیت بەگەڵ خەیاڵەکەی خۆی خەریکی نەخشاندنی تابلۆیەکەی بی ئیشی خۆی بکات سینەما دەبێت تیمەکی زۆر گەورە لە پشتەوە بیت بەلای کەمی 25 کەس سەربازی بوونن جگە لەو کارکتەرانەی کە دەور و ڕۆڵ دەبینن جگە لەو تەکنیکە بەرزەی کە ئێستا زەرورە سیستەمە ئیش بکرێت کەوابی ئەوە پێویستی بە بودجە هەیە ئەگەر بەس نام بخۆن و بەڕێگادا بڕن دنیاک مەسروف دەکەن ڕاست تا چەندەوە تێگەیشتنە هەیە مەسەلەن بۆ کاتێک کە لیستێک دروستەکەی ئەڵێ ئێمە پێداویستیەکانمە ئەمە ستافە ئەمە خەڵکە ئەم کەسانە دێنە سەر ئیشەکە تا چەند لایەنی حکوومەت تێگەیشتنی هەیە بۆ ئەو پۆستانە تا چەند لە تێگەیشتنی باشی هەیە بۆ سینەما دقیق پێت بڵێم تا ساڵی 2013 تێگەیشتنێکی زۆر باشی هەبوو بۆ ئەو مەجالەیە میزانە دانراوە بۆ پرۆژەکان بۆ فیلمی درێژ بەجیا بۆ کورتە فیلم و فیلمی دوکومنتاری بەجیا بۆ جێداناو بۆ فستیڤال بۆ جێداناو بۆ شاند و سەفەر و ئەو هونەرمەندانێک کە دەڕۆن بۆ فستیڤالات هەموو ئەوانەی تۆ دەیلی ئەو کاتی بودجە هەبوو هەموو شتێک وەک خۆی بوو زۆر باش بوو لەو کاتەوە بودجە نەمایە ئەو شێوازیشکردنەیە گۆڕانکاری تێکەوتیە ئەگەر دیسان بودجە بێتەوە دڵنیام لەوە زیاتریش حکوومەت هاوکار دەبیت دڵنیام لەوە باشە ئەو کاتی کە پارە هەبوو باسی ئەوە بکەین ئەو کاتی کە پارە هەبوو تا چەند پێ دوایە کە بەبێ جیاوازی پارە سەرف کراوە بۆ پرۆژە و فیلم و دەرهێنەرەکان وڵاهی ئەو کاتی پارە هەبوو من لەناو ئەو پرۆسەیە نەبووم دوور بووم لەو پرۆسەیە ئیتر ئەو تیمانەی لە پێش من ئیشان کردیە چۆن ئیشان کردیە و چیان کردووە پێم خۆشە ئەوان بێن لێرەنە قسەنەی خۆیان بکەن بەڵام ئەکیت فەرۆخاتەکە هەبووە گرنگیدانە هەر بەلایەنەکە هەبووە بە کەسێکە هەبووە ئاخر لەسەر چ بنەمایەک وڵای تر بزانە برادرایەتی بووە بزانە ئیتر نازانم چکە لەوێ نەبوومە نازانم لای تۆ نییە شتانە ئەمن هەبی بەس بودجە هەبیت ناوەڵام بە لیژنە دەکەم هیچ شتێک بەتەنیا قرار نادەم ئێستا لیژنەیەک هەیە مەسەلەن ویستمەوەش پرسم لەسەر چۆن هەڵسەنگاندن بۆ کارێکی باشەکان کە پێویستە بودجە بە ئەوەت پێ بڵێم
لە ئەمپایر سینەما کە شوێنێکی تیجاریە و لە هەولێر ناسراوە، نەک لە هەولێر کوردستانیش ناسراوە، 14 ساڵی سینەمای تێدایە. ڕۆژانە بە پێی تایم فیلمی بۆکس ئۆفیسی لێ دەڕوات. جگە لە فیلمی بۆکس ئۆفیس ئێمە لیژنەکمان هەیە لەناو بەڕێوەتی سینەمای هەولێر. هەر فیلمێکی تر بێت لە ئەمپایر بێتی ئیش بکات، چ ئەرزی تایبەت بکات، چ بێتی بە تکت ئیش بکات، ئەو فیلمێ دێتە لای ئێمە. ئەو لیژنیە کەشفی فیلمە دەکات بۆ لایەنی ئاسایشی نیشتیمانی. فیلمەکە کەشف دەکەن، تەماشای فیلمەکە دەکەن، نووسراو دەکەین، هەتا فیلمەکانیش فیلمی بۆکس ئۆفیس و شتێکی عالەمی لەموو دنیا هەیە، بەڵام فیلمی ترکە شخصە تایبەتە، فیلمی کوردیە، فیلمێکی عەرەبیە، فیلمێکی سووری، هەرچی فیلمێک بین لە ڕێی بۆکس ئۆفیسەوە نەبیت دێتە لای ئێمە. ئەو یەک لەوانەیە ویستم پێت بڵێم کە ئێمە بە لیژنە ئیش دەکەین. ئەمە هیچ شتێک بخۆم قەرار نادەم، دەمە لیژنەی هونەری بەنمونە ئەگەر بمانوێت فیلمێک بەرهەم بێنین، ئەو هەموو سیناریۆکە بۆم هاتووە، ناوی شخصەکە لەسەر هەڵدەگرم تە سیناریۆیەکە و ناوی سیناریۆکەش ناوی فیلمەکەشی هەڵدەگرم. اینجا دەیدەمە لیژنە دلم بخوێنەوە، ڕێی خۆتم لەسەر کاغەزێک بۆ بنووسە، دەشێت بکرێتە فیلم بۆچی، ناشێت بکرێتە فیلم بۆچی. بۆی من جوابێکی دقیقیم هەیە بۆ کەسێک کە سیناریۆ تەقدیمی ئێمە کردووە. ئێستش سیناریۆ زۆر هەیە لە لامان، چاوەڕی بودجێ بێت، هەر کاتێک بودجێ بێت دەست پێ بکەین، بە لیژنە دەست پێ دەکەین، هیچ شتێک بەبێ قەراری ڕاستە خۆ نادەین. هەر ئەوەش سەرکەوتوترا بەتاکید ئەوە گوناحیش ناگە طبعا. لیژنەکە چێن؟ ئەو لیژنە کارمەندانی دائیرەن کە لە دەرهێنەرەکان پێک هاتوون، لە کامیرەمان و لە لایتمان و لە ئەو کەسانی کە لە تەکنیکی سینەما شارەزاییان هەیە، دەرچووی ئەکادیمیای سینەمان توانای ئەویان هەیە بە ئاسانی بتوان بڕیار بدەن لەسەر سیناریۆیەک باشە یان خراپە. زۆر باشە، ئەمەش شتێکی باشە. زۆر جار باسی ئەوە کرێ ئەڵێن لە ناو دایرەی سینەما هەتا ئێستا مەسەلەن پۆستی سینەمایی نییە لە ناو دایرەکە، مەسەلەن یوا هەیە دەرهێنەرە پۆستە ئیداریەکەی وردبینە یان شتێکی ترێ. ئەمە چی؟ ئەمە هۆکاری چێ بووە؟ بەشی هەرە زۆری هونەرمەندەکان هونەرمەندی هاوین بە حەز و خۆلیای خۆیان بوونەتە هونەرمەند، لە ڕزروف و زمانێک بوونەتە هونەرمەند، ڕۆژگارێک بووەتر لە ڕێگەی برایەکەوە لە ڕێی خزمێکی و هاتو ناو تیمەکی فیلم حەزی چۆتێ و دواتر پەرەی بەخۆی داوە. لە ڕووی عنوان و ئیداریەوە ڕەنگە تیجارەی تەواو کردبی، ڕەنگە زراعی تەواو کردبی، ڕەنگە توجانم یەک لە حەدیا لە کۆژەکانی تەواو کردبی، ئیتر ئەو تایتلە ئیداریە هەر بەش خۆی دەمێنێتەوە. یوا هەیە مەسەلەن ئەکادیمیای سینەماشی خوێندو هەر وایە یان تەلەبەی ماستەریشە، هەر ئەویش هەر عینیشت ئەو لەقەبە ئیداری نییە؟ لەقەب علاقی بۆ نییە، تۆ بڕۆناوی سینەمات هەبی تۆ سینەماکارێکی حەقیقی نانا وەک دایرەی سینەما باسەکەم. ئەمە هەر پرسیارێک بوو لە مێشمان کردم، ئەڵێم ئەو نازناوانە نییە لەوێ ئەوەش دەکرێت، ئەوەش خۆیان بە دوودان نەچوونە. ئەجینا عنوان هەیە، عنوانی مۆنتێر هەیە، عنوانی وێنەگر هەیە، عنوانێ ئەوە عنوانی پێ دەڵێن، عنوانی وەزیفیە، دەتوان بڕۆن عنوانەکانی خۆیان چاکەن، بەڵام چیان نەکردووە. بەنمونە ئێستا لەسەر خۆم قسە بکەم، ئەم عنوان مامۆستایە، مامۆستای پێشکەوتوم، چام نەکردووە، بەڵام بەکو پیشەکەی خۆم کە مارەسەی دەکەم بە ڕێبەری ئەو دائیرەیەمە و بە فەرمی مارەسەی شەکەی خۆم دەکەم. ڕاستە تۆ خۆش دەست پێ کرد ئەو ئێستش باسمان کرد ئەو قۆڕخکاری هەبوو، ئەها بۆ هەندێک دەرهێنەر هەبوو کە کاریش باش نەبوو، بەڵام بەردەوام سەپۆرتەکران چ لە دایرەی سینەماهی ئێرە. ئەمە بەس بۆ ئێرە نییە، بۆ هەمووە گشتیە، وەک تۆش باست کرد لاوانێ زۆر جار لەسەر ئەساسی برادەری بوو بێ. ئەم لیژنەی ئێوە بەتەنیا پێ دوایە ئەتوانێت ڕێگری لەوە بکا کە ئیتر شتەکە نەبێ بە تەسیراتی شەخصی و بێڵن خەڵکی نوێ و تازە بێتە ناو کارەکە و بێتە پێشەوە. کاک بڵند من بۆ 2014 نەمانزانی بوو جەنایەت و وەزارەتی درۆزەوی و شەڕێک داعشوانە هاتە پێش. ئەمە لیژنەکەم پێکینە لیژنەکە ئاشکرا نەبوو، خەڵکی دەرەوەشی تێدا بوو،
دەرهێنەری گەورەی دەروی تێدا بوو سەم لەگەلی کردبوو لیژنەی خوێنەوەی سیناریۆی فیلمی بڵند بوو کەسانێک بوون کە ئەزمونێکی گەورەی فیلمی سینەمایان هەبوو خاوەنی چەند فیلمێک بوون لە دەرەوەی بەڕێوەبەرایەتیەکە لیژنە بوون بۆم بخوێنەوە ڕێی خۆتان بدەن پێم بدەنەوە ئەلانشم نەکرد بوو فعلەنش جابیان بۆ هێنامەوە کە ئەوە باشە ئەوە باش نییە بێەوەی بزانی ئەو سیناریۆ هی کێشە ئەوە ئازادی نێمە لەوە خەڵکانشی دەرەوە بینین ئێستش من ڕەزامەندی سەری خۆم هەیە لیژنەم دروست کردووە بۆ خوێندنەوەی سیناریۆ خەڵکی دەرەوەی تێدایە دکتۆرە ماستەریان هەیە لە مەجای سینەما ئەو ناخەڵکانم داناوە بەڵام مخابن بوو جێگە نەبووە ئەمە دەستکراوان لەوەی خەڵکەشی لە دەرەوەش بین بڕیارمان بۆ بدات وەکو پێم گوتی من دایمە بە لیژنەی شەکە دەکەم ئەوەی پێشتر کراوە و لە هەولێر و لە دووهۆک و لە سلێمان و لە هەر شوێنێکی تر قۆناغێک بۆ ڕۆیشت جارێککە بوو جێبێتەوە جارێکتر ئەو بارودۆخە دروست بیتەوە مەحاڵە وەکو ڕابردوو کار بکرێتەوە ساڵان بڕیارێکەکەمان هەیە ئێمە خۆمان بۆ بەرهەمهێنانی فیلمی درێژ بە هیچ شێوەک ئیدی حکوومەت پێم باش نیە خصوصان لە هەولێر ئێمە ئەوە ناکەین 100% بودجەی فیلمێکی درێژ دابین بکەین مەحاڵەوە بکەین هۆکارەکەشی دەبێت ئەو کەسە هەوڵدات کۆمپانیا بێنتە پێش کەرتی تایبەت بێتە ناو ئیشەکە ئامان زمانیش لەو هاتنە پێشی کۆمپانیا چییە بەرزکردنەوەی کوالەتی فیلمە باشترکردنی فیلمەکەیە کۆمپانیایەک بۆ قازانجی خۆی نایەتە ناو فیلمێکی خراپ کۆمپانیایەک بۆ سومعی خۆی نایەت سەپۆرتیشی لاواز بکات ئەو کاتە ئێمە و حکوومەت زۆر بە ئاسانی قازانجی خۆمان دەکەین پارێکی کەم دەدەین فیلمێکی زۆر جوان بەرهەم دەهێنین ئێستەوە بڕیارە بڕارکەشمان پێ دەرکردووە هەر کاتێک دەست پێ بکەین بەو شێوەیە باشە تا چەند ئێستا باست کرد باسیەوەت کرد کە ئەتانەوە کۆمپانیاکان بێنە ناوە بۆ بەرهەمهێنانی فیلم و ئیشکارە سینەماییەکان ئێوە تا چەند ڕێگە خۆشکەر بوون بۆ ئەوەی علاقەیەکی وا دروستکەن ئێوە وەک بەڕێوەبەرایەتی وەک حکوومەت لەگەڵ کۆمپانیاکان بتوانن بەردەوامی بە ئیشی سینەما بدەین بۆ لە ئێستادا پەیوەندیەکی زۆر باش و بەهێزما لەگەڵ کۆمپانیاکانی شاری هەولێر هەیە زۆر باش هەر کۆمپانیایەک دێتە لامان ئیشێکی لای ئێمە هەیە بەسریعی بۆ جێبەجێ دەکەین پرۆژەیەکیان هەیە سەپۆرتی فیلمێکیان کردووە لە ئەوروپایان لە وڵاتێک هاتووە لێرانە وێنەگرتنی هەیە 120 لێرە ئیشەکە دەکات لە ڕێو کۆمپانیایەوە ئێمە هاوکاری و کۆمپانیا دەکەین لە ڕووی لۆجستیەوە دامێکی 100% کۆمپانیایەکە دەکەین پشتگیری دەگرین لەگەڵ شورتە لەگەڵ ئاسایش لەگەڵ جیهەتی ئەمنی لەگەڵ هەموو شوێنەکان قسە دەکەین کە ئەو کۆمپانیایە لەلایەن ئێمە ناسراوە تکایە هاوکاریان پێشکەش بکەن جاتر لە ڕووی دابینکردنی سیارێ چەکە و تەقەمەنیە و ئەوەی کە پێویست بکات جلو بەرجی سەربازی هەندێک جار هەموو هاوکاریەکان دەکەین و هەر بۆ بەرچاوی جەنابتیش ئەم ساڵ لە یادی ڕۆژی جیهانی سینەمادا جیاوازتر لە هەموو میتینگەکانی تر لە کەرنەڤالێکدا ڕێزمان لە کۆمپانیایەکان گرت کەوا نیشانەی ئەوە بوو کە پێیان بڵێن ئێمە لە پشتتانین ئێمە هاوکارتانین ئەوە تا ڕێزتانش لە دەگرین بە شێوەیەکی فەرمی دەستخوان خۆش بێەوە بەردەوامی هەبێ زۆر باشە ئەو کارێکی زۆر باش بوو یەکشە زۆر جا سینەمەکارەکان گلەی یەکەن ئەڵەن کاکەجیان وەڵڵاهی کوا ئەکرێ ئێمە پژگیری ئیشێکمان بۆ ئەکەن لە دایرەی سینەما ئەبێ بچیتە ڕۆشنبیری و دوای بچیتە وەزارەت و دوای بچیتە مەحافەزە و ئەمە بۆ کۆ ناکرێتەوە لە یەک شوێنەوەیەک جار دایرەی سینەما دەریکا و ترمە خەوەل بێت زین چۆن هەندێک شت هەیە بڵێ و نەڵێ ڕاستەوخۆ پەیوەندی بە تۆ ڕاستە سیلسلەی مراجعە هەروە بووە ئەنیستە من ڕاستەوخۆ ناتوان لەگەڵ وەزیری ناوخۆ قسە بکەم دەبێ وەزیر لەگە وەزیر قسە بکات خەڵکی مەش هەندێک جار تااقەتی ئەو ڕسوماتیان نییە ئەو ڕسمیاتیان نییە بێن خۆیان ماندووکە بەڵام لە ڕاستیدا زەرورە کە ئێمە ئیشەکەمان کرد لە لای ئێمە دەست پێ دەکات کە ئێمە ڕەزامەندیماندا و نووسراوە بکرد تەنیا ئەوە دەمێنێتەوە بیگەێتە شوێنی خۆی تەنیا ئەوە دەمێنێتەوە گرنگکە ئێمەین کەگەر نەیکەین تەواو ئیدی ئیشەکە دەوەستێت کە کردمان دەبێت ئەوش هەوڵ بدات کەسێک هەبێت ڕاکەک بکات بگەێتە شوێنی خۆی خەڵکی ژە بووە بڕای پێێنەوە بۆ خۆی ئیشی کردەوە وەڵاوجا خەڵکە هەیە کە ئیش دەکات ئێستش بەڵام زۆر جاریش ئەوها ئیشیان کردووە دوایی تووشی کێشە بوون هاتوونەتە لای ئێمە ئەمە سەپۆرتمان نەکردووە چونکە لە پێشدا بێ
ئێمە هاوکارت دەبین کێشت بۆ دروست بوو لەسەر کێشەکە دێنە دەنگ قسە دەکەین و بۆشت هەڵ دەکەین چارەسەرشی دەکەین بەڵام کە نەهات بووی تر گوناحی خۆتە و زۆر جاریش پەیوەندیمان پێوە دەکەن لەلایەن ئاسایش و یان لە شورتەوە تیمەکەنەوە ئیش دەکەن بەو شێوە دەستمان بەسەر کامێرەکەی داگرتووە دەستمان بەسەر کەلوپەلەکانە داگرتووە دەستان خۆش بیت هەموومان بەرپرسارەتی ئەمن و ئاسایش و شارەمان لە ئەستۆیە دەبی وا ئیش بکەین کاتێمەش سەپۆرتی کەسێک دەکەین بەجددی سەپۆرتی دەکەین هاوکاری دەبین دێنە سەر خەت بە تەلەفۆن بێ بە نووسراوە بێ بە هەرچی نەوەک بێمە لەگەلی هاوکارم تایشەکەی تاو دەکات خۆی مەبەستی قسەکە چی بوو مەبەستی قسەکە ئەوە بوو کە ئەوان ئاوا ئەڵێن مەبەستیان شتەکەیان بۆ ئاسانتر کرێگرنا ئەوە نەبێ بڵی بڕوایان پێی نەبێ یعنی من یەک بەخۆم تو جەنابەت بۆ خۆ دەزانیەوە بزانم 300 ئیجازەم کردو لە لای تۆ تەسویر من وەکو خۆم هەنگاوێک نانێم بەبێەوەی ئیجازەم هەبێت چونکە پێویستە زەرور باشە و کێشەشم نییە ینی جاری وە هەیەەوە نییە هەموو برادری لێ وەزارەتەکان و شوێنەکان تەلەفۆنەکەی ئەڵە منە ڕۆی تا دێمە و ئیشم بۆ بکەی ئای بۆ من ئاسانە بەس هەندێک کەسی تر هەیە ئەڵێن مەودای ئەو پرۆسەیە کەمتر بکرێتەوە بە هەفتەیەک ئیجازەکەی با من یەکشتت پێ بڵێم نازم برادرانی ئێمە بۆ سیستەمە ئیش دەکەن کە شتێکی زۆر خراپە نایەن بۆ ئیجازە وەرگرتن و بۆ ئەو ڕسمیات ئیشکردنەیە حتا بەیانی دەست بە تەسویر دەکە ئەمڕۆ کە دەرێ خێرا کتابەکەم بۆ تاوەکە ڕاستە ینی هیوا هەیە حەقنی هەربووی بکەی پێشیان گوتو کاکە ئەوە تو قەرارە مانجی هەشت تەسویر بکەی ئێستا وەرشتەکەن خۆت حازر بکە تۆ پێم بڵێ چەند ڕۆژت دێدا من لەگەڵ هاوکار بم بە تەواوی هەموو شتەکانت بۆ بکەم بەڵام دووەڵام 3 ڕۆژتر ئەستافم لە ئەوروپاوە هاتوونەوە لە وتێرن و خەرجی ئەی کاکە و چی قەراریدا بۆ وت کرد کە لە کاتێک دەزانی زەرورە تۆ ڕەزامەندی وەربگری ئەگە وەرنەریش کێشە دەبی ئەوە کێشەی ئێمە نە یەک نە دوو نە سێ بەردەوام کێشەیەمان هەیە شتە گرنگەکە ئاخر شت بیرمانەکە هەندێک جار چوونەتە تەسویر تووشی کێشە بوون هاتوونە چیان بڕۆن کاکە ڕەزامەندی بینن ئیشان ڕاوەستاوە هاتوونە کتابمان بەیان کردووە کە زانی من تیمەکە چێنە و ستافی خۆمان و خەڵکی خۆمان و ئیشی باش دەکەن و اینجا هاوکاریم کردن خۆی هەدایمە کە دەڵێ سینەما تیمە ئەو تیمانە تەوزیع دەکرێن مەسەی ئیش خۆیاندا تیمی دیۆپی وە جیایە تیمی دەرهێنەرەوە تیمی خۆیتی تیمی جلوبەرگەت هەموو تیمەکان تیمێکی کارژێڕیشت هەبی ئەو کاروبارانت بۆ بکات ڕاستە هەندێک لە ڕابردوو هەندێک کار کران وەبزانم دوای چارەسەر کران یان نەکران نازانم هەندێک کار کران کە بێسەر و شوێن بوون ڕاستە ئەنفال کران فیلمەکان جیان لێ چەند فیلمێک بوون گەورەترین کێشەیان فیلمی کەواتە چاوەڕێ بوو ناوەکەی کەواتە چاوەڕێ بە لە ساڵی 2007 ئەوانەوە بودجەی هەبووە ئیشی لەسەکراوە ئەو فیلمە تاو نەکرا یەک خەلەلی هەبوو مۆسیقای تەسویریان بۆی تەعلیف نەکرد بوو ئیتر ئەو کێشە هەرماوە چەندین جار وانێ پێش من کە بەرپرسیارەتی ئەو دایریان هەبوو حوالیان کرد بوو پێیان چارەسەر نەکرا دوجار من لەگەڵ جەنابی وەزیر دانیشتم وتی کێشەکانی سینەمان بۆ بەحسکە چییە ترگوتم بۆ یەک لە ئەو فیلمە کێشەی هەیە یەکلا نەکراوەتەوە بودجەکەش خرج کراوە و ڕۆیشتووە ئەوە بوو بودجەکەی 250 میلیۆن دلار بودجەکەی سەر و 600 میلیۆن دلارە دینار بوورە دینار 600 میلیۆن دینار خۆشبەختانە ئەگەر مخرجەکە دانیشتین جەنابی وەزیر مخرجەکەشی بینی قسەی کرد و داوای مدەی 6 مانجی کرد وەتمایز مەجای تێدا نیە دەبێ ئەو فیلمە چا بکرێت پارەکە خرج کرایە خرج نەکرایە چیتان لێ کردووە چۆن ڕۆیشتووە فیلمەکەی بە کاملی بێتەوە ئیتر داوای هاوکاری لێ کردم بە نووسراوی فەرمی لەگەڵ دەستگایەکان قسەم کرد هەوڵیدا و باسی ئەنفال دەکا فیلمەکە لەگەڵ چەند میوزیکسیانێک دانیشت و تر مۆسیقایەکەی تەعلیف کرد و خستیەوە سەر فیلمەکە و ئێستا فیلمەکە لە بەڕێوەبەرایەتیە تاوەمان کرد کێشەکەی نەما فیلمێکی تریشمان هەبوو بە ناوی مەریەمی عراقی ئەویش 180 بودجەکەی وەرگرتی و فیلمەکە نەگەڕابووە بە هۆکاری دیار بۆ کوڕە مخرجەیە کە ئەو فیلمەی هەبوو پرۆژەی هەبوو ماڵی سوتا و خێزانی تێدا کۆچی دوایی کرد و دیار لەگە مارستانەکەی فیلمەکەشی هاردەک بووە هاردەکەش لەو ڕووداوەدا تێچوو بوو بامان شێوە ئەویش وتمان یاوەتە دەبێت پارەکەی کە وەرگرتووە بیگەڕێنیەوە
بۆ حکوومەت یا ئەوە دەبێت فیلمەکە تەواو بکەی. دوجار چەندین محاوڵە ئەویش فیلمەکەی تەواو کرد. ئێستا لە بەڕێوەتی سینەمای هەولێر هیچ پرۆژێک ڕۆژەی هەڵواسراو نییە نەما هەمومان هەڵ کردی کارێکی زۆر باش هەر کات بودجە بێت بەخاوێنی دەست پێ زۆر بەخاوی دەست پێ لە بەرامبەر ئەمەی ئەم حاڵەتە کە کاتی خۆی ڕوویدا ئێوە خەریکی پرۆژە یاسایەکە زۆر پێم خۆشە باسی و پرۆژە یاسایە بکەین چۆنە و لە چی پێک دێ ئەو پرۆژە یاسایە چی لە خۆ گرێ و ئێستا لە چ قۆناغێکە ئەم پرۆژە یاسایە چەند جارێکە ئەمە ئیشی لەسەر دەکەین یەکەم جار نییە ئاخر جارەکەی ساڵی پار بوو کە ئیشمان لەسەری کرد پێشتر برادران کۆبوومەوە محاوەلەیان کردووە یاسایەک دەربکەین بچێتە پەرلەمان و تەزدیق بکرێت کە مافی سینەماکاران پارێزراوە بیت چۆن پرۆژە بەرهەم بێنرێت چی بکرێت بە یاسایەک ڕێک بخرێت تا ئێستا ئەو یاسایە نەبووە ساڵی پار بوو یان پێرار بوو نووسراوەشی فەرمی جەنابی وەزیرمان پێگەیشت کە داوای کرد کۆبنەوەک بکرێت تر کۆبوونەوە لەسەر ئاستی وەزارەت جەنابی وەزیر خۆی سەرپەرشتی کۆبنەوەکەی کرد داوای لە دایرەکان کردوتی کاکە هەریەکەوەی بڕۆن محاوەری خۆتان بکەن ڕەش نووسێک بنووسن زان چیمان پێ دەکرێت چۆن تەقدیمی پەرلەمانی کەین تر ئەوە بوو ئێمە دەستمان پێکرد لای خۆمانەوە تقریبا وڵات 4 مانگ خەریکی نووسینەوەی ئەو ڕەشنووسە بووین ئێستا ڕشنووسەکەی مەخمان حازر بکردووە بە کاملی چۆین پرۆژە یاسای ئێرانمان هینا هی ئەلمانیامان هینا هی عێراقمان هینا وڵاتانی تریش زۆر وڵاتانمان هێنا خوێنمانەوە تەماشامان کرد چۆنە چۆن سیستەمی ئیشکردن تێدا چۆن دەکرێت ئەنجایی خۆمانمان داڕشت شتێکی جوانمان کردووە زۆر زۆر باشە دەمێنێتەوە هەر کاتێک جارێشتر لیژنەیەک لە سەروی ئێمەوە ساسی وەزارەتەوە لەگەڵ پەرلەمان قسە بکات و پێشکەشی پەرلەمانی بکات تا ئێستا پێشکەش پەرلەمان نەکراوە بەڵام لای ئێمە حازر کراوە تەسەورەکەی لە کێوە تەنفیز بکرێت ئەو بەخوا هەر کاتێک بچێتە پەرلەمان و تر لیژنەی ڕۆشنبیری پەرلەمان قسەی لەسەر بکات ئەو کاتە کێلی پەرلەمان دروست بێتەوە دەکەوێتە پەرلەمانی داهاتوو ئەو گەشتبینی کە ئیتر سەپۆرتی فیلم جارێکتر دەست پێ بکاتەوە لە ساڵ من گەشتبینم زۆریش گەشتبینم بەس ئەو کەمە کێشانەی کە هەیە ئێستا بەرەو چارەسەر دەڕا خۆشبەختانە هەمووی و هەنگاو بەرەواشی دەڕوات دڵنیام دەرگای چالاکی و دەرگای ئیشکردنی هوەری دەکرێتەوە لە ساڵانی داهاتوو و ئیشیش زۆر باشیش دەکرێت چونکە هەندێک جار دەڵێت نەبوونی دەبێتە دەرسێکی باش لەو چەند ساڵەیە گەنجی زۆر باشمان لێ دروست بووە فێر بووین بە کەم ئیشکەین پارێکی کەم بەڵام ئیشێکی باش بکەین بیر لەوە نەکەینەوە هەر بودجەی گەورە هەر ئەو هۆکارە نەبووەی کە بیر لۆ بکەینەوە سەپۆرتی فیلمێکی درێژی 100% نەکەین بیر لۆ بکەینەوە گرنگی بە کۆمپانیا بدەین ئەنی ئەوانە هەموو بوتە هۆکارێکی زۆر باش دڵنیام بودجە بێت ئیشی زۆر باش دەکرێت ئیشی گەورە ئیشی زۆر باش یەک شتی تر هەندێک کۆمپانیای گەورە هەن نە کۆمپانیای پرۆداکشن کۆمپانیای تر کە ئەتوانی بیان هێنی بیان کە سپۆنسەری ئەو بەرهەمانە یاخود بە مشتەرێکی دروست بکرێن ئەو فیلمانە ئێوە تا چەند کۆنتاکتان لەگەڵ ئەو کۆمپانیانە باشە کە ئەتوانن یعنی ببنە سپۆنسەری بەرهەمێکی سینەمایی وەڵا وەکو دەرگایەکان کردوێتەوە محاوڵەمان کردووە زۆریش لە دەرگای زۆر کۆمپانیامان داوە لێرە و لێ سەپۆرتی کچکیان کردووە بەڵام ئەگەر بارودۆخ چابیت و خۆش بیت دڵنیام سەپۆرتی باش دەکەن ئەوانیش چونکە لە بۆ ناساندنی کارایەکەی خۆی ناوی و ناوبانجی خۆی بەڵام لەبەرەوەی ئێستا پرۆژەکان زۆر کەم و محەددن ئەوان بەرهەمەکانی خۆیان نابینەوە زۆر لەبەر ئەعلام و لەبەر چاو بۆیە ئەگەر سەپۆرتیش نەکەن بەلایەنەوە گرنگ نییە بەڵام کە تۆ سەپۆرتی پرۆژەیەک دەکەی ئەو پرۆژەیە بە خۆت دەجار بیبینەوە هەر لەبەوە لەوە گۆی خۆت لەبەر ناوی خۆت جارێشتر باشتر سەپۆرت دەکەم ئەگەر ئەنی ئەو کێشان چارەسەر بیت و بودجە و میزانە بێتەوە ناو دائیرەکان هەموو دەرگاکان بە جوانی دەکرێنەوە ئەو جارە زۆر باشی هیوادارم شتێکی لە پرۆژە یاساکەتانە هەبێ لە وڵاتێکی وەک فەڕەنسا و لە ئێرانیش و لە چەند وڵاتێکی تریش ئەم شتە هەیە کاتێک کۆمپانیایەکی
کەرتی تایبەت دێ سەپۆرتی دروستکردنی بەرهەمێکی سینەماییەکە ئیتر زەڕیبە نادا باج نادا ساڵانە یعنی لە بەشێکی زۆر لە وڵاتان وایە هەوڵتان نایەوە ئەمە جێ بکەنەوە ئەو خاڵی زۆر بەوردی بە جوانی تێدایە زۆر زۆر چونکەوەژە بێتە یعنی ئەبێتە پشتگیریەکی باش بۆ ئەوەی کە و کۆمپانیانە بۆ هەردوو لا ئەم بەردەوامیە دا بەردەوام بەخۆی دات و کەمتر باج دەدات لەولایش سینەما دەگەشێتەوە پرۆژەی باش و بەرهەم دێت و سەپۆرتی زیاتر دەکات یعنی ئەو خاڵی ئەو هیچ خاڵێک نییە لە بیرمان کردی بیت بە کورتیەکەی وە لە کۆتاییەکەی ڕەشنووسە یعنی هێشتا نەبووتە یاسا طبیعیە دەستکاری بکەی ئیزافاتی بۆ بکەی ئەگەر لی زیادەکانی لێ هەلگری چکە ڕەشنووس قابلی دەستکاری کردنە چەند خاڵە زۆرە وەڵا نزیکەی 100 لاپەڕەیە بەشە هەموو لەسەر بەرهەمێنان بمزانی بە لە مۆجارە پرسیاتی دانەیەکم دەینا ئێستا سەمان لەسەری دەکرد وەڵا زۆر باشە ئەوە شتێکی زۆر گرنگە ئەبە لە مێژ بایە بتان کردە ئەسەردەمی پارە هەبوو بە شانسی هیواداری نەر بەردەوام بی زۆر پێم خۆشە حەزەکەم باسی ئەو پرۆژەی چوارشەممان کەین بە وردی چییە چۆنە ئەم شتە چۆن دروست بوو ئەم فکرێ چۆن هات کە بەڕاستی فکرێکی ناوازەیە بەڵام ئەوەی ئەیبینم کە خەڵک زۆر نایە ئەمەش بەشێکی هەم خەڵکەکەیە هەمیش بەشێکی کەم تەرخەمیە ئەویش نابێتە کەم تەرخەمی لەبەر نەبوونی دەسەڵاتە هەندێک جار کەستەوە دەسەڵاتی بینت نەبێ هەندێک بڕیاردان بۆیە هەر بکرێ باشترە من بۆ خۆم زۆربەی چوارشەممان ئامادە بم و هیوادارم هەموو کەسیش ئامادە بێ هەزەکەم تۆ پێمان بڵێ چییە چۆن ئەم پرۆژە بڵێتەوە پرۆژەیە کاتی کە ئاوارەکانی کوردانی و ڕۆژ ئاوا لە 2000 و کۆتایی 2014 هاتن لە کەمپی کەوەرگۆچ نیشتە جێبوون بەڵێ مەبیرمان لەوە کردەوە بچین هەفتەیەک فیلمیان بۆ نمایشکەین هیلاک بوون ماندوو بوون ئاوارە ببوون بارودۆخیان باش نەبوو تازە هاتبوونە ئەو شوێنێ ناو کەمپەچی گەرم سەرەتای دروستبوونی کەمپەکە بوو کارەبایەکی کەم هەبوو تەلەڤیزۆنیان نەبوو چون سینەمایکی گەڕۆکمان برد بۆ ماوەی هەفتەیەک ئەو فیلمانەی فیلمی پەروەردەین فیلمی تەندروستین فیلمی ئینسانین فیلمی لەگەڵ بارودۆخی ژیانیان بگونجێت هەفتانە فیلممان نمایش کرد لەوێ ئەلەوەی تر ئەو بەرنامەی ئێمە درێژەی وەرگرت بیرمالەوە کردەوە گرتوخانەکانمان هەن خەڵکانێکی زۆر لەوێ لە زیندانن یەخۆ پێویستە هەفتەی ڕۆژە فیلمێکی کوردی ببینن ئاگیان لە سینەمای کوردی هەبیت لەگەڵ دەستگایەکان کۆنتاکمان دەکرد دەچوین دواتر بۆ نەوجەوانان کردمان خوار 18 ساڵ بۆ ئافرەتان کردمان ئینجا چین بۆ کەمپەکانی لای گوێ ڕوو مەخمود بە قۆناغاتین دواتر بیرمالەوە کردو بۆ قوتابخانەکان بیکەین لەنێو قوتابخانەکان لە پۆلینۆ بەرەو خوارەوە لەوانش کردمان دواتر بیرمالەوە کردەوە بۆ بەشە ناوخۆی کچان بەشە ناوخۆی کوڕان ئیشان بۆ بکەین فیلمی کوردییان پێ ئاشنا بکەین ئاگاتانەیە فیلمی کوردی هەیە ئاوایە ئەوانەمان هەموو کردووە تا لە شوێنە گشتەکانیش فیلممان نمایش کردووە تا گەیشتنەوەی ساڵی پار وتوان با بین نێو سنتەرێکی هونەری ئیشەکان بکەین نمونەش سنتەری ئالامان هەڵبژارد کە مرکزێکی ڕۆشنبیری و خەڵکانێکی ئەدیب و نووسەر و هونەرمەندی کۆ دەبنەوە من باوجار بۆ ئەو چینە فیلم نمایشکەین یەک وەرزی کامل لەوێ چالاکیمان کرد بۆ ئەو ساڵە بیرما وتمان پێویستە بچینە شوێنێکی ئەکادیمی بەڕاستی سینەما بیت لە هەولێریش هەیە بەڵام تیجاریە ئەو پێشنیارم بۆ جەنابی پارێزگاری هەولێر کرد کاگومێت خۆشناو زۆر بە خۆشحالیەوە پێشوازی لەو بڕیارە کرد بڕۆم قسەیان لەگەڵ بکەن و هەر چیەک و هەر چۆنە بێت ئەمن سەپۆرتی دەکەم لێرەوانی زۆر سپاسی کاگومێت دەکەین بەڕاستی بەبێ هیچ قسەیەکە سەر موافق بوو ئێستا بۆ ماوە 1 ساڵ گرێبەستمان لەگەڵ سینەمای ئەمپایر هەیە هەموو چوارشەمانێک لە پال فیلمی بۆکس ئۆفیس کە لە ساڵەکانی تر فیلمی بۆکس ئۆفیس دەڕوات لە ساڵێکی سینەمایەکەش فیلمی سینەمای کوردی دەڕوات خەڵک داوەتکە بۆ کامێرێ بانجانگە بۆ سینەما وەڵام من هەموو کات گوتمە وەرن بۆ پالپشتی لە سینەمای کوردی
بە خۆتان بە خێزانتان بە جیران و دراوسێتان بە برادەرەکانتان چکە ئێمە خاوەنی ئەو پرۆژەیە نین هەموو هەولێر هەموو کوردستان خاوەنی ئەو پرۆژەیە پێم خۆشە ئەنی بە بێ مجامە لە قوتابیانی زانکۆ مامۆستایان فەرمانبەران سەرجەم هونەرمەندان لە هەموو بوارەکان وەرن فیلمی سینەمای کوردی ببینیم بێ بەرامبەر ئەو داوایم هەیە ئەسن بە فیلمی تر 15,000 و 20,000 دەن وەرن کاکە بێ بەرامبەر ببینن تکت لە ئێمپایەر بە $10 بەڵێ لای ئێمە بە بەلاشە بە بەلاش ئامانزمانیش تەنیا ئەوەیە کە خزمەتی سینەمای هەلی ئەوەش هەیە زۆربەی جار فیلم سازەکان ببینێ لەوێ ئەو کەسانی دەرێنەری فیلمەکانن ئەمەش هەلێکی باشە بەتاکی شوێنێکە بۆ کۆکردنەوەی هەر هەمومان و پاڵپشتیە لە سینەمای کوردی و ئەو فیلمانەی کە دروست کراون لە ساڵانی ڕابردوو تەنیا چونەتە فستیڤال و خەڵاتیان وەرگرتو و دەرێنەرەکان قسەی لەسەر دەکەن فیلمەکەم خاوەن ئەوەندە خەڵاتەیە بەڵام خەڵکی ناوخۆی خۆمان فیلمەکەی نەبینیوە ڕاست ئێمە فیلمەکەن نمایش دەکەن وەرە فیلمەکەی ببینن ڕاست وەرە میوانمان بن وەرن خاوەن ماڵ بن وەرن هەر چۆنەکی دێن ئێمە خزمەتتان دەکەین ئەو پرۆژەش بڕیارە بەردەوامی پێ بدەین تا فیلمی کوردی هەبیت تا سینەمای کوردی هەبیت ئەو پرۆژەمە گرنگی پێ دەدەین زۆر پێویستە پرۆژەیەکی زۆر گرنگە ئەمە یەک پرسیار لێ بکەم دوا پرسیار هەرچەنە خۆی پرسیاری بیدایەتەکانە بەس قەینا ئێمە سوڕێتە بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر خاوەنی چەند فیلمە فیلمی درێژ کورد هەمووی بە هەموو جۆرەکانیەوە بە دراماشەوە 18 فیلمی بلندی سینەمایی هەیە بەڵێ فیلمی کورد ڕەنگە عادەکەی زۆر نەزانم بەڵام لە سەروی 150 کورتە فیلممان هەیە نزیکەی 50 فیلمی دۆکومنتاریمان هەیە بۆ ئاخیرش هەندێک فیلمی ئەنیمەیشنمان هەبوو نزیکەی فیلمی ئەنیمەیشنیشمان هەیە دراماش مە سەپۆرتی درامامان زۆر کردیە نەکوک لێ 100% بودجەی درامامان هەبووی وەڵا دراماشمان هەبووە لەوانە چەرخ و فەلەک ئەمە 180 بودجەکەمان دابین کرد خەج و سیامەندمان هەبووە هی خۆمان بەڕێوەبەرایەتی درامایت کەش زۆر کرایە لە ڕابردوو ڕەنگەستە ناوەکەی نەزانم دەستان خۆش بێ پرۆژانە هەمووی چوارشەمان پیشانەدەن چوارشەمان بێوەستان کاتژمێر 6 ئێوارە ئێستا وەرزی هاوینەیە بەردەوام دەبین ئەگەر پشوش بیت ئەگەر دەوام نەبیت یان ئەمە ڕناوەستین ئەوە سیستەممان لێ کردووە هەموو چوارشەمانێک هەر هاوڵاتیەک هەر هاونیشتمانیەکی ئەو کوردستانە ئەو شارە میوان بێت گەشتیار بێ هەر کەسێک بێ چوارشەمە سەعات 6 بۆی هەیە بێتە ئەمپایەر سینەما لە فامیلی مۆڵ بۆ سێرکردنی فیلمی کوردی بە بەلاش بێ بەرامبەر دەستەکانت خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین سەعاتێکی خۆشمان بەڕێ کرد ئەکیت من دەستخۆشیە جەنابەت دەکەم زۆر سپاس گرنجێکی باشە بۆ ڕەوشی سینەما و دەرفەتێکی باشە بۆی داواکاریەکانمان پێشنیارەکانمان هەندێک جار دەردەلیەکانی خۆشمان لێرە بکەین بەتاشیت دەستخۆش و هەربژی سپاس زۆر سپاس ئەمە مێزە ئیمن نییە ئەمە ئی سینەماکارەکانی هەموو کوردستانە بەبێ جیاوازی و هەر چوار پارچەکەی وەڕاستی و هەر شتێکمان هەبێ ئێمە سینەماکار لێرە یڵین لەمە دو ئێرەمان هەیە باشە پێم خۆشە زۆر پێم خۆش شتێکی چاکە بۆەوەی ئاگامان لێک دیبیت بۆەوەی بزانین گۆڕانکاریەکان بەرەوکوێ گەیشتون و هەندێک جار پرۆژە هەیە وونە دەتوانین لێرە زیندوی کەینەوە قسەی لەسەر بکەینەوە زۆر ڕاست بۆ ینی ئەوەش زەرورە با هەبیت دەستەکانت خۆش زۆر سپاس من هیچم نەماوە ئەگەر تۆ شتێکت مابێت جگە لە دەستخۆشی من دووبارە سپاست دەکەم زۆر سپاس